صراحة من لەم پێشەنگا هەوڵ نادەم جاوی ئەو پرسیارە بکەم بۆچی جەنگ بەڵام ئەو عنوانە ئەو تایتەلە هین ئەو پێشەنگا عنوانی ئەو ناوی کتێبێکە بە تایبەتی نامەنووسینێکە لە بینی دوو زانە ئەلبەرت ئاینشتاین and سیگموند فڕۆید و هەمووی لەسەر یەک سوالە بۆچی جەنگ وای وۆر ئەم پرسیارێکە زۆر گەورە من ناتوانم بە پێشەنگایە جاوی بدەم بەڵام هەوڵمدا بیکەمە پێشەنگەکە بیکەمە چیرۆکەیە گەورە کورتە چیرۆکەیە لە ناوێسی هەموو تابلۆیە هەموو ئیشێک عیبارەیە عن چیرۆکەیەکە بیچێک an actual war story لەم پێشەنگا من تەکنیکی تازە وەکار هاوردە خۆی تێپی ڕوون تێپی ئاوی بەکار هاوردە و ئەو وێنانە وە ئەیدونن لە ئەکزیبیشنەکە هەمووی لە ئەرشیفی مۆزەخانەی متحف بەریتانیە و لە ئەرشیفی خۆمەوە وەک مای کۆلێکشنە من ئیمانم زۆر وەیە جەنگ ئەچێتە حياتی هەموو مرۆڤێ ئەگە وەطریقەیە مباشر ئەو غێر مباشر بەڵام وەکو مخەلەفات نەوەویە واسانێ ناتوانانی و هیچ جۆرێک بیکوژێنی تۆ نەخۆی ئەکوژێتۆ ناتوانانی لە هیچ جۆرێکۆ تەجاهولی بکەی یا لەبیرت بۆیتەوە باوەڕم ناکرد بەم مستەوا جوانە بێت جارە هاتنەوە بە هۆڵێکی وا پێشکەوتوو بە دیزاینێکی زۆر مۆدێرن دڵی خۆشکردم پێی وتم کە هەنگاوەکان لێرە بەرە سەرکەوتنی گەورە ئاڕۆن سوپاسی ڤیمەکەم هیوادارم بەردەوام بن هیوادارم بەڕاستی هەوڵ بدەن لە هەڵبژاردن لە کوالیتی ئیش تاکو ئێمەژ ڕۆژ لە ڕۆژان ئەم ڤیمە بچێ بە هەموو دنیاە بگەڕێت هەوڵێکی زۆری داوە بۆ ئەوەی یادەوەریەکان نەسڕێنەوە بۆ ئەمەش کۆمەڵێک ئەنستەلێشنی کردووە کۆمەڵێک فکرەی زۆر جوانی هێناوە کەوا لێرەدا نمایشی کردوون پێمانەڵێن شتەکان وردە وردە کاڵە بنەوانەیە با ئینسان وردە وردە کار لەسەر ئەوەش بکات کە ویژدانی بەهێز بێت و نێڵی ئەو شتانە کاڵ بنەوانەیە چونکە کاڵبوونەوەی مێژوو کاڵبوونەوەی یادەوەریەکانمان کاڵبوونەوەی خۆمانە و هەروەها دوورکەوتنەوەیە لە سۆس و هەر لەو گرێبەستە ئینسانی کەەوە هەمومانی گرێداوە بەیەکەوە ماشەڵڵا ڤم فاوندیشن ئەبێ باسی کەین کە موئەسسەیەک تازەیە جارێکان گەنجە و جارێکان تقریبا 2 ساڵە بەڵام ئەتوانین بێژین ئینتەرناشنال ستاندەردە it's very high curated and very nice organized تنظيمەکەی زۆر ڕقیب و مناسب بۆ عرضی تابلۆکان و پێشگە لە ئەوە جمهورەکەیش ئیساتە زۆر متطورة ومتفهمة و visually experience وثقافية بصري بيا كردا ونيزك بوسو لإشي مودرن وإشي حداثة وconceptual art لە درێژەی چالاکیەکانی پرۆژێ ئارتفرۆشا کردنەوەی پێشانگای هونەرمەند بەیان جافا لەژێر ناونیشانی بۆچی جەنگ کە ڤم فاوندیشن و ئارتفرۆش سپۆنسەری سەرەکی
ئەم پێشانگایە بوون لە گەلەری میترۆگرافی لە شاری سلێمانی کرایەوە کە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگی با بڵێن میلەتی کوردی خستە بووە ڕوو بە چەند تەکنیکێکی جیاواز کە لە ڤیدیۆ کۆلاج و چەند تەکنیکێکی تازە کە هەتاوەکو ئێستا لە کوردستانە لەم جۆرە تەکنیکە بەکار نەهاتە بوو بۆیە بە خۆشحاڵیەوە ئێمە وەک سەرەتا وتم کە پرۆژەی ئارتفرۆش بۆ ئەوە دروست بووە کە یارمەتی هونەرمەندان بات جا ئەو هونەرمەندانە بێت کە لە ناو پرۆژەکەیە بەشدارن یاخود ئەو هونەرمەندانێک بێت کە بەشداریان نەکردووە هەر کەسێک کە هونەرمەندێکە و پرۆژەیەکی هەیە کە بزانین پرۆژەکە گرنگە و بەبایەخە و تەکنیکی تازەی تایە و سوودی ئەبێت بۆ هونەری کوردی ئێمە بە خۆشحاڵیەوە یارمەتی دەرئەبین بۆ ئەو پرۆژانە. ئارتفرۆش پرۆژەیەکە گەورە پرۆژەیەکە فرە گرنگە و زۆر مهمە چونکە نەبەس ئەوەیە یارمەتی ئارتیستەکە ئەدا بە هونەرمەندەکە بە ئیشەکانیان بفرۆشن بەڵام لە جۆرێ ترۆ ئەیان تێلێ تعریفیانەکات لەبان جمهوریان و ئەیان تێلێ ژین ئوفقیان وەسعەکە. ئەم پێشەنگایە بەڕاستی هەوڵێکە بۆ ناساندنی ئاسەوارەکانی جەنگ ئەو ڕووداوانی کە لە دوای جەنگ بەجێ ئەمێنن ئەو ئاسەوارانی کەەوە بەجێ ئەمێنن و شتێک نییە کە بە ئاسانی بسڕێتەوە و بە ئاسانی لەبیر بچێت و ئاسەوارەکانی پێویستی بەوە هەیە کەوا چەندینەوە لە دوای یەک بێت بە ئاشتی بژێ بۆ ئەوی بتوانانی ئاسەواری ئەو جەنگە بسڕێتەوە. بەڕاستی من دەستخۆشی لە بەیانجافەکەم کە هەوڵێکی داوە بۆ ئەوەی کە بتوانێت بۆ چوونەکانی خۆی هەروەکو چۆن شاعرێک یان نووسەرێک ئەوێ گزارش لە ناخی خۆی بکات ئەویش گزارشی لە ناخی خۆی کردووە کە دژ بە جەنگە و ئاشتی خوازە و دەیەوێت هزری ئاشتەوایی لە نێو کۆمەڵگەیە بڵاو بێتەوە. لەم کاتەیە ئەم پیشانگایی کردوێتەوە ئێمە دەستخۆشی لێ ئەەکەین شتێکی زۆر جوانی پێشکەش کردووە دیارە ئەمە بۆ خۆی هەنگاوێکە بۆ ئەوەی خانمانی تر ژنانی تر هەرچەند ئێمە لە کوردستانە درێغیان نەکردووە ژنانی زۆر باشمان هەیە ئیشیان کردووە لەم بوارە دەستخۆشی لە هەموو لایەکیان ئەەکەین ئەمە هەنگاوێکە ئێمە تەمەنا ئەەکەین ئەوانەی کە لە هەندەرانن لە هەموو هونەربەندان نەکەر لە بواری شێوەکاری بەڵکو لە هەموو بوارەکانی ترچکە ئێمە وەکو کورد زۆر هونەرمەندی باشمان هەیە لە هەموو بوارەکانە بەڵام بەداخەوە لە دەرەوەی وڵاتن لە هەندەرانن هیوادارین ئەوانش بگەڕێنەوە وەکو بەیان خان نمونەیەکی جوانمان پێشکەش بکەن و خۆی ئەوە یەک مشکلەیەکە زۆر گەورە لە ژیانی مۆدرن ئارت چونکە هەموو ئارتۆرکێک وە جۆرێ تەقبولیەکەن جمهورەکەن بەڵام شتێکە زۆر ئەتوانین يعني فخري فيها وبكين انه ادينين جمهورك ومتطوره وانا مقدمه لبان مودرن ارت وحول دا بفهمت واستوعابي بك.